هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەمانی لە تورکیا گرنگیەکی زۆری هەیە. لە کاتێکدا لە پاش ئەم هەڵبژاردنەوە سیستەمی سەرۆکایەتی دەچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەمەش لە کاتێکدایە کە پێویستە هەریەک لە لایەنەکانی کە بەشدارن لەم هەڵبژاردنەدا لە سەدادەی ڕێژەی دەنگدەن بەدەست بهێنن بۆ ئەوەی دەنگەکانیان بۆ هەژمار بکرێت. دکتۆر جەبار قادر پسپۆڕی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تورکیا بە ڕێگای سکایپ لەگەڵماندایە بۆ شیکردنەوەی زیاتر. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت. سەرچاو دکتۆر دەمەوێت لەم پرسیارەوە دەست پێ بکەم. دیمەنێکی ڤیددیۆیی بڵاو بۆتەوە لە کۆبوونەوەی سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان لەگەڵ ئەندامانی پارتەکەیدا. سەرۆکی تورکیا ڕێک داوا دەکات بە هیچ شێوەیەک نابێت هەدەبە بگاتە لە سەدادەی دەنگەکان. پێت وایە هەدەپە ئەو ڕێژەیە تێپەڕ بکات؟ بەڕاستی مەترسیەوە هەیە کە تێپەڕینەکە، بەڵام پێم وایە لەم هەڵبژاردنەدا پێگەی هەدەپە و ئەنجامەکانی کە بەدەستی دێنێ گرنگترین پرسیارە لە تورکیا. بەڵێ باشە دکتۆر بۆچی زیاتر جەخت لە هەدەپە دەکرێتەوە کە ئەم ڕێژەیە بەدەست نهێنن یا سەرۆکی تورکیا مەبەستمەوە جەخت دەکاتەوە؟ ئایا تەنها لەبەر ئەوەی کوردە یان مەسەلەی تریشی تایە؟ دوو بەرە هەیە بەرامبەر یەک وەستاوان و ئەگەر هەدەپە بربەستی 100% ڕزگار بکە دەرباز بکە، ئەوە دەبێتە بەڕاستی دەبێتە ئەو سەنگەی کە لای ترازۆکە یا ڕاست دەکاتەوە یا خواری دەکات. هەردوو لایەنەکە لەو حاڵەتەیە پێویستیان پێ دەبێت و تەنانەت هەندێک لە ئۆپۆزیسیۆن بڕیاریان داوە ئەوەی خۆیان پێی دەڵێن هەڵبژاردننی استراتیژی بەشێک لە دەنگەکانیان بە یارمەتی هەدەپە بدەن، نەک لەبەر چاوی ڕەشی هەدەپە، بەڵکو لەبەر ئەوەی ئەگەر هەدەپە 100% دەرباز نەکە ئەوە هەموو کورسیەکان و دەنگەکانی دەچێت بۆ ئاکپارتی و لەو حاڵەتەیە ئاکپارتی و ئەردۆگان دەبن بە هێزی سەرەکی و دەتوانێت هەموو ئەوەی لە مێشکی جێبەجێ بکە. بەڵام لە حاڵەتێکدا ئەگەر هەدەپە توانی بربەستی 100% دەرباز بکە، لەو حاڵەتەیە ژمارەیەک زۆر پەرلەمانتاری دەبێت و لە تەک هەر لایەنێک بۆستێ ئەوە سەنگی ئەو لایەنە زیاترەکە. بۆیە دەڵێم پێگەی هەدەپە و ئەنجامەکانی کە بەدەستی دێنێ پرسیارێکی هەرە گرنگی هەڵبژاردنەکانەوە. ئەو داواکاری ئەردۆگانیش لەوە سەرچاوی کردەوە. ئەمە پەیوەندی بەڕاستی بە شتێکی ترەوە هەیە کە هەندێک گۆڕانکاری لە قانونی هەڵبژاردن نەکراوە. ئەوش ئەوەیە کە مەسەلەن دەڵێن جێگۆڕکێ بە سندوقەکانی دەنگدان. بەڵێ ئێستش دەمویست پرسیار لەسەر ئەو جێگۆڕکەی سندوقەکانی دەنگدان بکەم. دکتۆر باشە ئەمە مەترسی لە لای خەڵک دروست ناکات بۆ دەنگدان؟ بەڵێ هۆکارەکەی ئەوان بە هۆکاری ئەمنی و هەڵبەتە تەنها کوردستانیش لێرە ئەوە نزیکەی 145,000 دەنگدەر دەگرێتەوە و لەو گوندانەی کە لایەنگیری هەدەپەن دەگوێزرێنەوە بۆ ئەو گوندانە یا لایەنگیری ئاکەپەن یان ئەوەی کە لە تورکیا پێیان دەڵێن پاسەوانی دێ یعنی جاشەکان بە وتەی کوردەواری، لەو گوندانن و خەڵکەکە ناوێت بچێت لەوێ دەنگدا. شتێکی لەمەش گرنگتر هەیە، ئەوش ئەوەیە کە بە گوێرەی ئەم گۆڕانکاریەی لە قانونەکەدا کراوە نوێنەری پارتەکان لە کاتی ژماردنی دەنگەکانە لەوێ نامێننەوە، تەنها کارمەندەکانی دەوڵەت کە ئەو ئەرکیان پێسپێردراوە. ئەمەش طبعاً لەبەر ئەوەیە یەکەم جارە لە تورکیا ئەو مەترسیەی گزیکردن و تەزویرکردن بەو شێوە بەرفراوانە باسی لێوە دەکرێت. بەڵێ باشە دکتۆر، لەسەر مەسلەی هەڵمەتەکانی هەڵبژاردن، ئایا هەڵمەتەکانی هەڵبژاردن تا چەندێک بە یەکسانی بەڕێوە چوو؟ ئەگەر هیچ دادپەروەرەیەکی تێدا نیە، ئەوە زۆر ئاشکرایە. ئەردۆگان بە سەعاتان لە هەموو تەلەڤیزیۆنەکان قسە دەکەن 90% میدیای تورکیا لەژێر کەنترۆڵی حزبەکەی ئەو بزنسمانن کە پەیوەندیان بە ئاکپارتیەوە هەیە، بەڵام کەسێکی یعنی بربژێرێکی سەرۆکایەتی تەنها بۆ 2 جار هەر جاری دەداقەی پێدراوە کە لە زیندانەوە قسە بکەوە. ئەویش ناتوانانی ناوی بڵێ کەمپانیای بە هەڵبژاردن، بەڵکەوە جۆرێکە تەنها پەیامی کەسێکە کە زیندانی کراوە بە خەڵکەکەی دەگەیەنێەوە. ئەمە تەنها سەلاحەدین دەمیرتاشیش ناگرێتەوە، بەڵکو هێزەکانی تریش دەگرێتەوە، هێزە ئۆپۆزیسیۆنەکان بەرەکەی تریش دەگرێتەوە
کە سەیری تەلەڤیزیۆنەکانی تورکیا بکەی سەیری میدیای تورکیا بکەی یعنی دەرفەتێکی زۆر کەمیان لە پێشدایە جگە لەوەی کە هەموو هۆکارەکانی دەوڵەت و توانەکانی دەوڵەت بەدەست ئاکپارتیەوە و بەکار دەهێنرێ لە هەڵمەتی هەڵبژاردن. بەڵێ دکتۆر جەبار قادر پسپۆڕی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تورکیا سوپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس.